بۆ ساڵی پێنجەم و لە سەریەک و وەکو پیشەی هەمیشەیان ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان با سپۆنسەری هەر یەک لە مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیان و ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی و هەفتە بازاڕی گەورەی چەمچەماڵ خەڵات و خەڵاتی ڕێزلێنانی بەسەر 55 خوێندکاری سەرکەوتووی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ بە هەردوو بەشی زانستی و وێژەی و نۆی بنەڕەتیەوە دابەش کرد. لای خۆشیانەوە خوێندکارە سەرکەوتۆکان سوپاس و دەستخۆشیان بۆ ئەم هەنگاوی ڕێکخراوی قوتابیان هەبوو. بەڵێ من خوێندکار سارە ئەسماعیل لە ئامادەی شۆڕش توانیم نمرەی 93.4 بەدەست بێنم و پلەی سێمم لە بەشی وێژەی. بەڵێ ئەم جۆرە هەنگاوانە و هەنگاوی لەم شێوەیە زۆر گرنگم بۆ خوێندکاران چونکە هانیانەدات کە بۆ ساڵانی داهاتوو خوێندکارەکان باشتر بخوێنن چونکە ئەگەر خوێندکار هەر بخوێن و هیچ دەستخۆشێکی لێ نەکرێت بە دڵنیاییەوە تووشی جۆرێک لە بێهیواییە بێ ئەبێت بە هاندێک چونکە کاتێک ئەوان ئەبینن خوێندکارە سەرکەوتوەکان بەم شێوەیە ڕێزیان لێ ئەنجێت هانی ئەوانیشەدا کە زیاتر بخوێن لە ساڵانی داهاتووە تەنها مەحاڵە هیچ شتێکتر مەحاڵ نییە. من خوێندکار ژیار تەڵهاو بێت خوێندکار لە ئامادەی گۆبتەپەی شەهید پێ خۆشحاڵم ئەمڕۆ بەشداری ئەمە هەنگە جوانم کردووە نوێم بووم لەسەر ئاستی پەروەردەی چەمچەماڵ لە 12هەمی وێژەی زۆر سوپاسی ئەم کۆنفرانسە جوانە ئەم ئاهەنگە جوانە ئەکەم کە لەلایەن ناوەندی چەمچەماڵەوە بەڕێبراوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. من خۆمێک یەکم لەوانی کە تەئسیرێکی ئەوم بەدەستەوەی و بە هاوشێوەی ساڵی پار هاوشێوەیکەوە ئامانجم ئەوە بوو وەکو خوێندکارانە بمکەوە لەسەر ستەیج ڕاوەستاون ئێستاش بەرهەمی ئەوم چێشتەوە. جگە لە خوێندکارە سەرکەوتۆکان ڕێکخراوی ناوبرا و 50 خەڵاتی دیکەی بەسەر ژمارەیەک لە خوێندنگاکانی سنوورەکە و هاوکارانی مەراسیمەکەدا دابەش کرد. لە نێویشیاندا کەناڵی ئاسمانی پەیام کارگێڕێکی ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش خەڵاتکردنی خوێندکارە سەرکەوتۆکانی بە ئەرک و پیشەی ڕێکخراوەکەیان ناوبردووتی با نیازن لە ساڵانی ئایندەدا پرۆژەکەیان فراوانتر بکەن. ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی چەمچەماڵ فستیڤاڵی سەرکەوتوان ئەنجام دەدەین کە تێیدا خەڵاتی هەر سێ ئاستی نوێی بنەڕەتی 12 زانستی 12 وێژەی دەکەین هەردەیەکەمەکە و هەموو ساڵێک بەنیازن لە ساڵانی داهاتووشە ئەمە بەردەوامی پێ بدەین. بەڵێ لە ڕێگەیم فستیڤاڵانەوە مانەوێت زیاتر هانی خوێندکاران بدەین و ڕێزیان لێ بگرین لەو شەو نخۆنیانەی کە کردویانە لەو ماندووبوونانەی کە بینیویانە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان جگە لەوەی ڕێکخراوێکی چالاکی بواری کاری ڕێکخراوەی قوتابیان و خوێندکاران و داکۆچیکاری ماف و داواکاری قوتابیانە لە پاڵەمانەشدا ساڵانە و لەگەڵ هاتنی پشووی هاویندا لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندین خولی هۆشیاری و پەروەردەیی و زانستی با مەبەستی بەرزکردنەوە یاستی هۆشیاری و زانستی قوتابیان و خوێندکاران بەڕێوە دەبات. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ.